8 ساڵ بەسەر ڕیفراندۆمدا تێدەپەڕێ. ئەو ڕیفراندۆمەی چەندە بۆ کەرکووک گرنگ بوو، دەهێندە ئاسەواری تاڵی لە دوای خۆی بەجێهێشت. بە شێوەیەک هێشتا شارەکە بەدەست ئێش و ئازارەکانیەوە دەناڵێنێ و پێدەچێ بە ئاسانی جارێکی تر کورد نەگەڕێتەوە بۆ سەردەمی پێش ڕیفراندۆم. ڕیفراندۆمی شەڵار دێتە دیوە تاپۆی ڕەشە. ئەوەی کاڵێ ڕیفراندۆم عیبێ خۆی یەکەم کەسە و چوو دەنگیدا و پێش هەموو کەسێ و پەنجەمەوەری بۆ ڕیفراندۆم پێویست بۆ ڕیفراندۆم. دەستکەوتەکانی لە دوایە ئینشاڵڵا. تۆ ئەگەر چاوەڕێی ئەگەر بتێ شتێ گەورە بەرهەم بێنێ بێ سەبر شتە بێ، تەحەموول شتە بێ لەگەڵ ئەم شتەیە. ئەگەر خیانەت نەبووە ڕیفراندۆم سەرێکە، بەس خیانەت کرا لە ڕیفراندۆم. کورد خۆی لە عێراقا سێ حکومەت بوو، لە کوردستان حکومەت بوو، لە کەرکووک حکومەت بوو، لە بەغاش هەمان شت حکومەت بوو. یعنی لە بەغا هیچ شتێ بەبێ کورد ناکرا. لە دوای ڕیفراندۆمەکە بەڕاستی هەموو کورد هەموو شتێکی لەدەستدا. ئەمە شتێکی شەخسی بوو، بە دەسایسی دەوڵەتێکی دەرەکی بوو شخصی کرا. یعنی لە دوای ڕیفراندۆم کەرکووکمان لەدەستدا، سەتا هەفتەی موچەمان لەدەستدا، پێ موچە بوو، ئاسەواری ڕۆژ بە ڕۆژ زیاترەکەوە، قەواری هەرێمەشمان لەدەستدا. دەستکەوتەکەی ماڵوێرانی بوو، کەرکووکمان وێران کرد. ئەوە سەتا هەفتەکە ڕۆی فڵان ڕۆی تان بە دەستکەوتەکەیتی با بزانی یەک دەستکەوتێکی نەبووە. ئەمە بەس بووە بەرژەوەندی شەخسی کراوە. لە نێوان بۆ چوونە ئەرێنی و نەرێنیەکانی ڕیفراندۆم لە کەرکووک خانەوادەیەک هەیە کە هەردوو بۆ چوونەکە لە ناو ماڵیاندا بەدی دەکرێت و تاکە خێزانن باسی ڕیفراندۆم لەسەر زاریان دوور ناکەوێتەوە. ئەمڕۆ لە پەیامەکەی جەنابی سەرۆک بەرزانیدایە دەڵێت ئەوەی ئەمڕۆ دەچێندرێت سبەی دەدورێتەوە. ئەمە پەندێکی کوردی زووە. باشە ئێمە پێش لە ساڵی 2017 خوێنمان دا، بەڵام نازام چیمان دووریەوە. ئێمە سەربەرزین بە شەیدەکەمان، بەڵام پێویستی ئەکرد وەکو پێویست ئەو لایەنەوە ئەو بەرپرسانەی کەوا لەم شارەدان دەنگی ئەم بنەماڵیان بگەیانێتە سەرەوە. لە کاتی بانگەشەیە تەنها بە جادە و بە دروشمی ئاڵای کوردستانمان پێ بوو. ڕیفراندۆم بە ڕێگای ڕۆشتین لەلایەن چەند چەکدارێکەوە تەقەمان لێکرا. ئەو بوو براگەم شەهید کرا و چەند کەسێکیش لەوێ بریندار کرا بە ناحەق. بەڵام ئایا ئێمە ئەم تەسعیەماندا کێ دێتە حەق لەسەر جواب ئێمە؟ کێ خوێنی براگەم وەرەگرێتەوە؟ کێ حەقی ئەو دایکەم وەرەگرێتەوە؟ سەرەڕای لە دەستدانی زیاتر لە 51% خاکی کوردستان چەندین پۆست و پێگە لە دەستی کورد وەرگیراونەتەوە. پەیکەری پێشمەرگەش لەو کاتەوە ئاڵای کوردستانی لێ وەرگیراوەتەوە و ئاڵای عێراقی لەدەستدایە. دیمەنێکی ناخەژێنی بۆ کورد خوڵقاندووە و دژە کوردەکانیش هێندە پێی ئارامن، پێ ناچێ بە ئاسانی ئاڵای کوردستان بە پەیکەرەکە بدەنەوە. بەو پێیەی پەیکەرەکە لە شوێنێکدایە ئەو کەسەی لە هەولێرەوە بێتە کەرکووک پێش ئەوەی بێتە ناو شار، پەیکەرەکە لە دەروازەی شارەکە دەبینێت. وریا کاکەی ڤار میدیا، کەرکووک. قسەی کۆتایی ڤار دەیکات.